شاندێکی باڵای هەرێمی کوردستان بەشداری پرۆسەی پرسەی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران دەکات بۆ بەشداریکردن لە پرسەی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران خوالێ خۆشببوو ئیبراهیم ڕئیسی و یاوەرانی. شاندێکی باڵای هەرێمی کوردستان کە لە بەڕێزان نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان، مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، مستەفا سەید قادر جێگری سەرۆکی هەرێمی کوردستان و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ پێک دێت سەردانی کۆماری ئیسلامی ئێران دەکەن. زۆر باشە هەر سەبارەت بە کەوتنە خوارەوەی فڕۆکەکەی سەرۆک کۆماری ئێران و گیان لە دەستدانی و هەڵبژاردنیشی ئایا هیچ کاریگەری لەسەر سیاسەتی ناوخۆ لە ئێران دەبێت و لەسەر سیاسەتی دەرەوەشی یاننا. ئەمانە کۆمەڵێ پرسن، ئێمە لەگەڵ میوانەکەمان گەنگەشەی زیاتری دەکەین و پرسی زیاتری لەسەر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزایی پەیوەندیە نێودەوڵەتیەکان ڕاستە و خۆر لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانەکە دکتۆر زۆر بەخێر بن، سوپاسان دەکەن کە ئەمجارش لەگەڵمان بەشدارن لە ژووری هەواڵی کوردستان 24. و خۆ دەزانێ ڕئیسی کەسێکی یەکجار نزیک بوو لە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران ئایەتوڵڵا خامنەئی. ئایا پرسیارەکە ئەمەیە بەنەمانی ئەو هیچ لە هاوکێشەی سیاسی لە ناوخۆی ئێران ڕوودەدات؟ خۆی بەنسبەت سەرۆکی ئێران کە بەو شێوەیە کۆچی دوایی کرد گرفتێکی گەورەیە بۆ ناوخودی ئێران، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر بێت و ئێمە باس لە سیستەمی سیاسی لە ئێران بکەین بە دڵنیاییەوە کاریگەریەکی ئەو تۆی نابێت لەسەر سیستەمە سیاسیەکە بە حکمی ئەوەی ئێوە خۆتان دەزانن کۆماری ئیسلامی ئەوە نزیکەی 46 ساڵە حکمڕانی دەکات و سیستەمێکی تۆکمەی پێکهێناوە کە لەو سیستەمە تۆکمەیە دامەزراوەکانی بە شێوەیەکی فعلی کار دەکەن و ئەمەش یەکەم جار نییە کە ئێران سەرۆک کۆمار لە دەست بدات. ئێوە خۆتان دەزانن لە سەرەتای شۆڕشی ئیسلامی کاتێک ئەبولحەسەن بەنی سەدر ئێرانی بەجێهێشت کەلێنێک دروست بوو، لە هەمان کاتێک ڕەجایی بەهۆی ئەوەی کە تەقینەوەیەک ڕوویدا گیانی لە دەستە توانرا ئەو کێشەیە چارەسەر بکرێ بە حکمی ئەوەی ئەوان دەستورێکیان هەیە و ئەو دەستورە وەکو چۆنەڵێ زەمینە سازەکە بۆ ئەوەی کە بتوانرێت جێگرەوەیەک بۆ سەرۆک کۆمار بدۆزرێتەوە. زۆر باشە کاک دکتۆر، ینی ئەم جارە هەڵبژاردنەکان تەنها بۆ هەڵبژاردننی سەرۆکی کۆمار دەبێت وەکو لە هەواڵەکانیش داهاتە بوو، ینی لە ماوەی کەمتر لە 50 ڕۆژدا ئەو کارە ئەنجام دەدرێت. بەڵام پرسیار ئەوەیە ئایا بۆ ئەم خولە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەم جارە ڕێ بە میانڕەوی ناو ئێران دەدەن ئەوانیش کەسێکیان هەبێ بربژێریان هەبێ یان نا؟ من پێم وانە کە ڕێگە بە ئەوانەی کە پێیان دەوترێ ئیسلاح تەڵەب یاخۆ چاکسازەکان بدرێ بێنەوە ناو گۆڕەپانەکە بە حکمی ئەوەی کە ئێوە خۆتان دەزانن لەسەر ئاستی ناوچەکە و لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێران ڕێڕەوێکی ئێستا گرتۆتە بەر کە ئەوانەی کە پێیان دەوترێ محافزەکار یا خۆت محافزەکاری نوێش ئێستا پەیدا بووە بە حکمەوەی حزبی نوێ هەیە لەوێ بۆ نمونە ئەسەباح کە سەرۆکەکەی با بڵێن کەسێکە کە چالاکی زۆر ئەنوێنێت ڕئیفی پوری ناوە. ئەمانە لەوانەیە وەکو چۆنەڵێت گۆڕانکاریەکی ئەو تۆ دروست بکات کە ڕێگە نەدات با بڵێن چاکسازەکان بێنەوە مەیدان وەکو پێشووتر. ئێمە باس لە ئەوانە دەکەین کە سڕ کراون وەکو حەسەن ڕۆحانی وەکو خاتەمی وەکو کەسانی ترشکە لەناو ئەو داریجانی بۆ نمونە لەناو ئەو ڕێڕەوە وجودیان هەیە. ئەوەی کە بەنسبەت لە دەستدانی سەرۆک کۆمارێکی وەکو ئیبراهیم ڕئیسی وەکو ئاماژەش پێکرا زۆر نزیک بووە لە ڕابەری باڵایی کۆماری ئیسلامی، ئاسان نییە کەسێکی بە هەمان شێوە بدۆزرێتەوە. ئەلبەتە ئەوەی کە ئەمڕۆ جێگەی ئەوی گرتوتەوە محەممەد موخبر کە جێگری یەکەمی با بڵێن سەرۆک کۆمارە، ئەو شارەزایی و توانایی ئەوی نییە کە بتوانێت بەردەوامی پێ بدات. بۆیە لە چوارچێوەی ئەوەی کە ئەگەر هەڵبژاردنێک بکرێت کێ هەیە مەسەرەن دابدرێت ئەو کەسە دەبێت بەڕاستی نزیک بێت لە بەیتی ئیمامەوە یاخۆت ماڵی ڕاهبەرەوە و لە هەمان کاتشە کەسێک بێت کە نزیک بێت لە سوپای پاسداران، نزیک بێت لە
مەجلیسی خوبرەکان کە ئەنجومەنی شارەزایانی دەوترێ و ئەوانەی کە با بڵێن پارێزەری دەستورن ئەوانە دەبێت وەکو دوجار کاندیدەکان پەسەند بکەن بەڵێ باش کاک دکتۆر با واز لە سیاسەتی ناو خۆی ئێران بێنین بۆ خۆ دەزانی ئێران یەکێکە لە زیلهێزەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەژمونیشی بەسەر کۆمەڵێک وڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕئیسیش یەکێک لەو هەر نەکەر سەر کۆمار بوو بەڵکو با بڵێن دیبلۆمەتکارێکی زۆر بەتوانا بوو هەژمونێکی زۆری هەبوو باش بە مردنی ئەو هەژمونەی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچ گۆڕانی بەسەردادی هەرۆکو خۆی دەمێنێتەوە خۆی وەکو باسم کرد پرینسیپەکانی شۆڕش وەکو خۆی دەمێنێتەوە ئەوەی کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ئیبراهیم ڕەئیسی ئەنجامیدا وەکو سەرۆک کۆمار کۆمەڵێک دەستکەوت بووە بۆ ئێران نزیک بوونەوە بووە لە کوێت نزیک بوونەوە بووە لە وڵاتانی وەکو ئیمارات و ئاساییکردنەوەی پەیوەندەکان بۆ لەگەڵ عەرەبستانی سعودی چوونە ناو با بڵێن کۆمەڵەی شانگهایەوە چوونە ناو کۆمەڵەی برێکسەوە ئەمانە کۆمەڵێک دەستکەوتن کە دەکرێت بڵێن ئیبراهیم ڕەئیسی خەتی پانی بەدەستەوە بۆ ئەنجامی داوە لە تەنیشت ئەوەشەوە ئیبراهیم ڕەئیسی بە تەنیا لە دەست نەدراوە وەزیری دەرەوەش کە بەڵێ عەبدولئەمیر عەبدوڵاهیان ئەویش کەسێک بووە کە بەتوانا بووە زۆر نزیک بووە لە ئیبراهیمی ڕەئیسی و ئەوانە هەمویان لەسەر خەتی ئیمان بەردەوامی خۆیان هەبووە بە حکمی ئەوەی کە ئەوانش لەناو ئەو گروپن کە پێیان دەوترێت تۆندڕە و یاخۆت نزیک لە خەتی ڕەهبەر ئەمانە وەکو چۆنەڵێت گرفتێکە بەنسبەت ئێرانەوە کە بتوانرێت کەسێک بە زووترین کات بەو شێوەیە دابنرێتەوە ئەو بەرنامانەی کە ئەوان لەسەری ڕۆشتون بەردەوامی پێ بدەن بە حکمی ئەوەی کە خۆتان دەزانن لە پەیوەندی نێودەوڵەتەکانە گرنگە کەسایەتیەکان کە بەرنمەیان داڕشتووە و بەرنامانە لەسەر چەندین بنەمایەک بێت و ئەو بنەمایانە ڕەچاو بکرێت لەلایەن خودی ئەو کەسانی کە جێبەجێکارن ئێوە دەزانن کە سیاسەتی دەرەوە بە شێوەیەکی گشتی لەلایەن ڕابەرەوە دەڕێژرێ بەڵام ئەوانەی کە ئەنجامدرن دەبێت وەکو چۆنەڵێت هاوسەنگیەکیان هەبێت یاخۆت هەر هیچ نەبێت نزیک بن لەگەڵ ئەو هێڵەیە هاوتەریب لەگەڵ ئەو هێڵەیە بەردەوامی پێ بدەن بۆی کۆماری ئیسلامی سەقامگیری بەدەستەوە بهێنێت چکە ئێوە دەزانن دوجار ئەگەر ناسەقامگیری لە ئێرانە ڕوو بدات گرفتێکی گەورە بۆ تەواوی هەرێمەکە دروست دەبێت وە لە هەمان کاتشە لەسەر ئاستی نێودەوڵەتی وڵاتان خوازیاری ئەوە نین کە ناسەقامگیری هەبێ خۆتان دەزانن پێش ئەوەی کە ئیبراهیمی ڕەئیسی دووچاری ئەم کارەساتە بێت گفتوگۆی نهێنی هەبووە لە نێوان ئێران و ئەمریکا کە لە مەسقەت بەحساب دانیشتن کراوە بۆ ئەوەی کە بەرنامە ئەتۆمیەکە دووبارە لاپەڕەکەی هەڵبدرێتەوە بەڵام دوجار ئەمانەش وەکو چۆنەڵێت بۆ ماوەیەک سڕ دەکرێت خۆتان دەزانن کە هەڵبژاردن ئەگەر بکرێ 50 ڕۆژی ترە و دوای ئەوەش کاندیدەکان دەبێت دەستنیشان بکرێن کامانن ئەو کاندیدانە لە نێوان قالیباف محەممەد باقر قالیباف کە ئیستە سەرۆکی پەرلەمانە یاخۆت ئەنجومەنی شورایە گرفت هەیە لەگەڵ خەڵکانی ترا کە مەسەرەن مەبەستیانە محەممەد بوخبر وەکو باسم کرد کەسایەتیەکە کە لە بواری ئابووریە لەوانەیە ڕۆڵێک بژێڕێ لە بەرەوەی خۆتان دەزان بە حکمی ئەوەی ئەم 3 ساڵی کە ڕەئیسی لەسەر دەسەڵات بووە 55% بەهای تمەنی ئێرانی هاتوۆتە خوارەوە ئەمەش گرفتێکە بۆ خودی ئێران بەڵێن باش کاک دکتۆر ئێوە ئاماژەتان بە خاڵێکی زۆر گرنگدا گوتان کە هەر سەر کۆمارێکە دێ ڕێبازێکی خۆی هەیە بۆ کارکردن بۆ ئەو 4 ساڵە بۆ ئەم هەڵبژاردنەی کە ئەم جارە دەکرێت و ئەم سەر و کۆمارەی کە هەڵدەبژێرێ پرسیارەکە ئەمەیە ئایا کابینەکە بە تەواوی دەگۆڕن لە ئەو ڕێبازە لارەدەن ڕێبازێکی نوێ دێتە پێشەوە لە دەرەوەی ئێرانیش من مەبەستم سیاسەتی دەرەوەی ئێرانە یاخود نا کابینەکەوکو خۆی دەمێنێتەوە ڕەنگە هەر وەزیری دەرەوە من پێم وایە وەزیری دەرەوە ئەوەی کە ئێستا جێگری وەزیری دەرەوەی کۆچ کردو بوو کەسایەتیەکە کە عەلی باقری ناوە کە مەلەفی سیاسی بەدەستەوە بوو ئەو کەسە نزیکە بۆ نمونە لە قالیباف ئەگەر بێت و بۆ نمونە قالیباف کاندید بکرێت بەڵام خۆتان دەزانن لە ناو خودی ئێرانیشە جەنگی دەسەڵات بوونی هەیە لە نێوان لایەنەکانی کە ئولترا توندڕەون با بڵێن وەکو کۆنپارێزن لەگەڵ ئەو ئەوانەی کە کۆنپارێزن ئەو ململایەنە وجودی هەیە بەڵام ئەوەی کە مەسەلەن گرفتێک بێت ئەوەیە کە جەماعەتی چاکسازەکان ئەوانەی کە با بڵێن ئیسلاح تەڵەبن فرسەتێکی ئەو تۆیان نییە لەبەرەوەی وەکو باسم کرد
پەرلەمانە بەدەستی کۆنپارێزەکانەوەیە، قووەی قەزاییە بەدەستی کۆنپارێزەکانەوەیە، جێبەجێکردنە وەکو سەرۆک کۆمار بەدەستی کۆنپارێزەکانەوە بووە. بۆچی دەرفەت بدەن بە یەکێکی تر با بڵێن بەرنامەکە بە ئاراستەیەک ببات لەوانەیە کێشەیەکی بۆ ناوخۆی ئێرانە دروست بکات. ئێران بەردەوام دەبێت لەسەر ئەو بەرنامەی کە هەیەی پاڵپشتیکردنی با بڵێن فەڵەستینیەکانە لە خەزە، بەردەوام بوونە لە پاڵپشتیکردنی ئەو بەرنامەی کە لە حوسیەکان هەیەە لە یەمەن، وە لە هەمان کاتیشە سەبارەت بە سیاسەتەکانیان بەرامبەر بە ئەمریکا کە وەکو چۆنڵی دژایەتی دەکەن بەردەوامیکی خۆی هەیە بەرامبەر بە ئیسرائیلش بە هەمان شێوە. بۆیە لە کۆی گشتی ئەتوانین بڵێن سیاسەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئەوەندە گۆڕانکاری بەسەرە نایە گەر بێت و سەرۆک کۆمارێکی نوێ بێتە کایەوە. بەڵام لە هەمان کاتە گرنگە ئەو لایەنانە هەوڵی ئەوە بدەن کۆکو ئیبراهیم ڕئیسی هەوڵیدا کە با بڵێن ئاساییکردنەوەی دۆخ بکات لە نێوانی سعودیە و هەوڵی ئەوەشیدا کە لەگەڵ هەرێمی کوردستانە دووبارە ئاشتەواییەک هەبێت بەو شێوەیە کە لە ڕابردووە تەنگژەبوونی هەبووە مەبەستی بوسەردانی ئەم ناوچەیە بکە کە ئەنجام نەدرا بەداخەوە. هیوادارین ئەو کەسەی کە کاندی دەکرێت لە ئایندەیە ئەو ڕێڕەوەی بگرێتە ئەستەوە. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر سامان سۆرانی، شارەزای پەیوەندی نێودەوڵەتی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سوپاس بۆ ئێوە. زۆر بەڕێزی، سوپاس بۆ ئێوەش.